کچەکان لەگەڵ کچێکە جاری وە کوڕێک کچێک خیانەتی لێکا بێوەفا دەرەچێ وا مەزانە کۆتایی دنیا لەبەر چاویتە هەموو ئافرەتێک خراپ بێ تەجروبەیەکی حیاتی و تەواو دەوانێت بگەڕێنەوە پەندی لێوە گەت اختیارەکە و غەڵەت بووە خۆت بەرپرسی لە هەڵبژاردننی ئەم کەسە دیارە نەناسیوە بۆ یەکەوتە بۆیە ڕابوود بەڕەزا مناڵ جاوە ئەدیسۆن بزانە قسەیەکی زۆر جوانەیە خەڵک یانویست معنەویاتی نزمکەنەوە پیانەوت تۆ کاکە ئەوەندە جار فەشەلی هێنا بە تەمای چی وتی نە من ئەوەندە ڕێگام دۆزیوەتەوە کە نامگەێنێتە دۆزینەوەی کارەبا سەیری کە جوابەکەی تا لە ئەخیرە کارەبای دۆزیەوە مناڵ کە تازە فێری ڕۆیشتنەوەی بەڕەزان خۆگەر وەکو ئێمە دوو فەشەل و سێ فەشەلی بێ ناوازی بێنا یەکێک لێمە فێری ڕۆیشتن نابوو ئەهم ناڵ کە تازە دارە داراکە سێ چوار مانگ پێنج مانگ شەش مانگ هەر ئەکەوێ هەڵەسێتەوە هەر ئەکەوێ هەڵەسێت هەر باز ئەم سمتی ناشێ لەگەڵەوەش هەر کۆڵ ناچکە غەریزەیە بەرمەجێ لەنا هەتا پێگرێت جا بەخواگەر وەکوی ئێستا ئێمە بواە و دەجار کەوتی ناوە بوو تازە کاکە فێری ڕۆیشتن نامێت چی پشتم شکا ژنۆ مشکا سمتم مشکا دانیشتەوە تا هەتا فێری ڕۆیشتن ناوە لەبەرەوە بێ پند و عیبرەت لەوانە وەرگری نموناڵێکی بچکۆلە لە زانایە کە کۆڵ مەدەن بەردەوام بن ساڵێ دەرنەچووی دوو دەرنەچووی سێ چوار دەن هەر ئەڕۆی هەر ئەیبێ بەس کۆڵ نەی بەردەوام بە ژیان وایە تەخۆ دەسەڵاتی کەسی تیانە من خۆم چوومە سەناعە بە براکەم وتم نیتە سەناعە بەخواڵم مستەقبەلی نییە ئەڵێن نەشمەزانی چۆن چووک علمی کە چوومە سەناعە دوایەوە یەکەمی قسمەکە ژووی میکانی سیرەکەم لە مەحەدی نەوت وەرگیرام حەزم لێ نەبووم چی لە مەحەبوتیان جوابی تەعاونیش بڕکەیتەوە تۆ بێت لە بەسڕە تەعین بی چێ تۆ ئەخساسەکە ئاباری تیوازیە بەس لە بەسڕە و کەرکووکە کوردیش کە کەرکووک تەعین ناکەن وەڵا وازم لێنە دوای هاتم امتحانی خارجی ئەدەبیمە موظفیش بووم تەعین بووم تازە امتحانی خارجی ئەدەبیم هەر کتێبەکەم نە علمی نە سێ نە چوار نە پێنج نە شەش علمی نە ئەدەبی نەمخوێنەوە دادی سەناع خۆتان نەزان زۆر جددی نییە و بابەتەکانیشی زیاتر عملی و پراکتیک و شتی وایە و یعنی زۆر جاری وەکو بڵێ ئیهمال کراوە سەناع و زەراع و تیجارە بەداخەو کاتە ئێستا باشترە بەڵام دوای وتم بەڵام امتحانی خارجی ئەدەبیم چی بابێ برادەرەکانم گاڵتەیان پێکردم کە مۆزەفن لەگەڵە پڕە تۆ بەچی بە تەمای چی جا خۆ تا جامیعە تەواوەکەی لێرە معاشەکە و دووەنگەی لێ حسابی وانە کرد بەڵام من هەر مستەڕ بووم وەڵا فعلا امتحانی خارجی ئەدەبیم ما و مانگی چوار امتحانێکیان پێکردم داخڵ بووم و کتێبەکانم کڕی هەر یەکسەر خوێنمەوانێ و بۆ خۆم تر لە دایرەشمە کرد و ئەسمان دوای 74 و 75 حەزم لە هونەرە جوانەکان بوو تەمسیل ئیتر مامۆستا ئەحمەد سارە حتا شتی شیای نێ بۆی دوای وتیان بەخوا کاکە ئێوە کێشەتان لەوایە کە بەعسینین شەرتی یەکەم شەرتیەوەی بەعسی بێ حاصلتر ناوێن نانێ بۆ قبول مەرکەزی ئەوە بوو من لە جامیعەی مووسڵ دەرچوو 81 بەشی پەرۆدە و دەروونزانی هەرچی خەڵک وەگو شێتەبی علم و نەفز و زانچی میش بەڕاستی نەمەزانی چیە هەر نەمەزانی هێشتم نەخوێنەوە وڵا کە چوومی تر موشی بە عەرەبی و دراسات و بۆ خۆم تۆ زێشتم خوێندنەوانی دەرسەکان نەسێنم کرد خۆشە باسی خۆ دەگا وردەوە دەلامان خۆشەوی و وەڵای ئەمە دوو کورد بووین یەکەم و دووەمی قسمەکە بووین ئەنا هەموو عەرەبەیە ماستەریشمان تەواو کرد دکتۆراسمان تەواو کرد و اینجا دوای ئەوە هاتینە جامیعە وەکو مامۆستا لقبەکەمان مامۆسای یاریدە دەربوو تەرقیەمان کردبووین بە مامۆستا لە مامۆستا بووین بە پرۆفیسۆر لە پرۆفیسۆر دەبووین بە پرۆفیسۆر ئەوە 24 کتێبی منهەجیم نووسیەوە ئەم هەمووش ئەی هیچ چەند من خۆ من لە سەناعەشەوە هاتووم ئەم مناڵی فەقیریش من وەکویەوە بەخوا هەتا ماسێژم تەواو کرد کرێکاریشمە کرد بە ڕۆژ خوا شایدە ئیشمان نەکرد هیچ عیبیتیان نییە ئێوە خۆ زۆرتان لەوانە ئیشیش نەکەن یا هەندێکتان ژووریشی هەیە هیوا دەم مناڵە لە ژوورێکە کفرە نەخوێنن تا خۆتان بە خەنجا بە خەم و خەفەت و قەلە ڕاستی ئێستا کۆمەڵێشت تێ ئەم سۆشیاڵ میدیایە و کۆمەڵێک کاریگەری سەردەمەکە لەسەرتان هەیە بەڵام ئەمانە نابێ ساتان بکەنەوە نابێ کۆڵ بن وەرە سەیری کەسانی تر کە چۆن هاتوون خۆیان پێگەیانەوە ئێوە هیچتان لەوانە کەمتر نییە سەیری وڵاتانی ترکە گەنجەکانیان چیەکەن داهێنانەکەن جاخواستن وڵاتێکی وەکوێمە خۆتان نەزانن نە دەوڵەتمان هەیە نە عەلەمێکمان هەیە هەر ژێر دەستەین ئێ باشە ئێوەش گەنجەکان هەروە بن چیمان بەچی کرد لەبەرەوە مەفروزە ئەوەی کە پێڵی نەخۆشی و گرفتی دەرونی کۆمەڵایەتی تۆ تەجاوەزی بکەی ئەگەر ئاگاو لەمانە بێ من دڵنیام هەموو ئەمانە لێی دوورەکەویتەوانە هەروە هەرەسێنانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەگەر عیلاقاتی اجتیماعی ضعیف ئێمە ژەیشترە نیشانەکان بەڕێزان کەمبوونەوە و نەمانی توانای بەرهەمهێنان ئینتاجی نەبێ ینی خوێندنەکە وردەوردە دەرەجەکانی کەم بێتەوە موظفێکی بەرهەمەکە و کەم بێتەوە کرێکارێکی وەستایەکی بەرهەمەکە و کەم بێتەوە و جاران نەبێت هەڵسوکەوتی نائاسایی یعنی هەندێک چۆنەڵی ڕەفتاری نائاسایی کە دژی دابوو نەریت بێت بەردەوام بوون دووبارەبوونەوەی گرژی و ترس و خەمۆچی و ڕەشببینی و خەولێزڕان و وڕێنە و ئیشتیهای خواردنی نەمێنێ و هەموو ئەمانە تەڵەن خۆ مەرج نییە هەموو ئەو نیشانانە لێ کەسا هەبن بەڕێزە بەڵام زۆربەی لە یەکێکا هەبێت تەبەن ئێمە چ کاتێک گرێ بە نەخۆشی و گرفتی دەرونی
کە ئەو شتە زۆر دووبارە بێت سام شتانەی وتمان ئەگەر بۆ ماوەیەکی کەم بێ کێشەمان نییە منی جاری وای شتای خواردم تێگەچێ هەفتەیە بەڵام 6 مانگ نەبێت منی جاری وا حەزەکەم بە تەنیا بم بێزارم لە خەڵک بەڵام بۆ ماوەی 6 مانگ نەبێت منی جاری وا هەیە ڕەشبینم ئەڵێ وەڵام مردن لە ژیان خۆشترا بەڵام بۆ بەردەوام نەبێت ینی ئەم شتانی باسمان کرد لای هەموو کەسێکەیە بەڵام کاتێ زۆرە بێت کاتێک کە زۆر دووبارە ئەبێتەوە کاتێک کە کێشە و لەگەڵ خێزان و چوار دەور و خودی خۆ ئەو کاتا بێ بە نیشانەی یەکێ لە نەخۆشیە دەرونیەکان تەبەن هۆکارەکان چێ بەڕزان دەشان بە بۆ ماوەیە جیناتە تا شیزۆفرینیا هەندێک جار ئەمە جیناتە بە بۆ ماوە ئەم نەخۆشیە نەقڵە بێ بۆ مناڵەکان ینی نەقڵە بێ هەندی حاڵەتی تەخەلف عەقلی هەیە ئەمانە نەقڵە بێ مەسەن یەکێ داون سیندرۆمە مەنگۆلی جاری وای لاقی بە کڕۆمۆسۆماتەوە هەیە یا لە جیناتەکانە خەلەل هەیە ئەمە هەندێک لەوانی کە تووشێ بن بۆ ماوەیە ئەوانی تر هۆکاری با بڵێن ئەندامیە مەسەلەن مێشک ڤایرۆسێکە بێ شتێکە بێ یا مناڵ لە کاتی لەدایک بوو ناتوشی تەخەلوفی عەقلیە بێ ئۆکسجینی بۆ ناچێشی نەبێتەوە ئەندامەکان عوزوەکان ئەندامەکان یا چاوی مەسەلەن تووشی شتێکە بێ ناتوانێت نابینا دەرەچێ یا نابیز دەرەچێ ئەوانی تر هەمووی هۆکاری ژینگەییە یعنی دەرونی و ژینگەیی کە لە دەرەوەیە طبعا ئەویش زۆرە بەڕێزان لەو کاتەی مناڵەکە دروستە بێ لە ناو منداڵدانی دایکە کە پێڵەن زایگۆت نازانم خوێنتان لە زیندەوەرزانییان نا ینی هێلکۆکەیەکی دایکە بە سپێرمی باوگە پیتێنرێ پێڵەن زایگۆت اینجایەتە ناو ڕەحمەوە خۆی بە ڕەحمە هەڵەواسێ ئەو نۆمانگ و نۆڕۆژەی لەسکی دایکی هاتی زۆر جار ئەگەر دایک ئەشیعە بگرێ منتقی حەوزی باتە بەر ئەشیعە یا خوێنەکەی ئاڕێچەکەی خۆی و مێردەکەی جیاواز بێ یا خواردنی خراپ بێ یا بەردەوام لە قەلەق و خەم و خەفەتا بێ یا حەپوو دەرمان و عیلاج بەبێ ڕاوێژی پزیک بە ئەمانە زۆر جارە بنە مناڵەکە کێشەی گەورەی بۆ دروست بێ وەکو پێویست گەشەنەکە یا لە کاتی لەدایک بوونە بەسەرا بکەوێتە خوارەوە عەزیەتی پێ بگا بۆ نمونە ئۆکسجینی لێ ببڕێ یا دوای لەدایک بوون تووشی پەتاب بێ سەحایە ئەمانە هەمووی گەشتکە بگرێت ئەمانەمی بەڕەزانە بنە هۆیەوە کە ئینسان وەکو ئاسایی گەشە نەکە ئێسام حاڵەتانەمەی ئەمانە جیاوازن ئەمانە پیان ئەڵێن بیرکۆڵەکان تەخەلوفی عەقلی جایکەنەوە لە نەخۆشی عەقلی نەخۆشی عەقلی ئەوەیە تووشی ئەو حاڵەتانە بێ عەقلی کێشەی نییە وەکو من و تۆ وایە بەڵام ئیشەکەی خۆی ناکە مێشکی کەم و کورتیتیانێ بەڵام ئەمانە مێشکیان کەم و کورتیتیان هەندێک بەشی مێشکی دروست دەبە بەڵام لە نەخۆشی عەقلیە بەشەکانی مێشک دروست بووە بەس ئیشی خۆی ناکات تێگەچێت ئەو تووشی ئەو هەلاوسە بووە ئاوە تووشی ئەو هامانە بووە خۆی بە پێغەمبەرێکە زانێ خۆی بە محەممەی مەهدیە زانێ ئەمە عەقڵەکە ئیشەکەی لێ تێکچۆ بەس وەکو ئەندام مێشک هەیە چاو هەیە بە زیشەکە شتێکە ئیشی چاو نییە شتە بینێ کەواتە ئێمە سێ شتمانێ نەخۆشی دەرونیمان هەیە نەخۆشی عەقلیمان هەیە و تەخەلوفی عەقلیمان هەیە بیرکۆڵ ئەمانە جیاوازن بۆی جەنابتان هەر ڕۆشنبیرێکی دەرونیتان هەبێت تەلاق و لێکجیابوونەوە ئەمانە هەمووی بەڕێزان خیانەتی زەوجی ئەمانە زۆر جار نەخۆشی یعنی زۆر کەسێ تووشی نەخۆشی دەرونی بۆ ژنەکەی خیانەتی لێکردووە پیاوەکەی خیانەتی لێکردەوە ئەمە چەکە لە کێشەکان بەڕێزان طبعا نەخۆشیەکان زۆرن یەکێ لەوانە پێڵەن نەخۆشی و سۆزی هەڵچوونەکان یعنی علاقەی بە عاتیفەی ئینسان و انفعالاتیەوە هەیە ئەمانە چی و چێگن ئەو نەخۆشیان دڵە ڕاوچە قەلق خەمۆکێ کەئابە فۆبیا تۆقین بیرە سەپێنراوەکان ئەفکارە یە بۆی ئەنجاری وە تۆڵێ وڵاو برادرم لەوانەی خیانەتم لێ بکەم یا من خەڵک هاتۆ بڕاو هەبێ حاڵەتێک من زۆر جار بەلامەوە سیر بوو ینی لە فلیمی شا بمبینیا بڕوام ناکرد برادێ بەڕێزێکات لەیکە لە منتەقەکانەوە 6 ساڵ بوو دەرزی و دەرمانی لەگەڵ بەکار هاتووە حەپوو دەرمانی دنیای خواردووە چەند جاسەری لە کارەبا دراوە تووشی وەهمێ بوو هیچ چارەسەر نەکرا بچکە لێرە ئیشەکە تووشی فکرەیەکی بۆگەن بوو طبعا ماڵیان لە گوندێ بوو ڕۆشت بوو بۆ قەزا و ناحەیەک پێشمەرگە بوو چی پارەکەی هەبوو ئەییا بە کرێخان و ماڵەکەی خۆشی بەجێشت بوو بەس لەبەرەوەی فکرێ چوو بۆ مێشکەوە دەستم بەردەستی دایکم یا خوشکەکەم بکەوێ حامی لەوێت تۆ تەسیە فکرێکە ئەمە فکرێکی بۆ گەنە چۆتە نامیشکەوە تەواو من ئافرەتێکیان هێنا 3 جار هەوڵی خۆکوشتنی یا الحەمدولله مناڵی شە بوو یعنی بڵێ نەجاحەتی نێنابوو لە چیەوە تەربیەیەکی دینی غەڵەت درابوو وا تێگەێنرابووە گە دەستی بەر دەستی کەسێک کە مەحرەمی نەبێ حەڵاڵی نەبێ زینای کردو ئاوا تێگەێنرابوو ڕۆژێ مێردەکەی سیارە ئاشوە بە براکەی ئەڵێ کە شوبرایم ئافرەتی ئەڵە بچۆ سویچەکەم بۆ بێنە سوتفە کە شوبراکەی
لە براژنی وەرەگرێ سویچەکە براژنەکەی دەستی بەر دەستی چبراکێکە لەوەوە تووشی عقدا بێڵە من زینام کردو تاو چکە لە مناڵی قسمانە مێشکێ بۆشەوە جا لەگەڵ یا دانیشتینیا من مۆبایلەکە یان بە سەماعەکە لەگەڵ یەکێکا کە دکتۆرای لە شەریعە هەیە لێرە لە کۆلی زان ئیسلامەکانە ئەرێ مامۆستاگیان تخوا شەڕتی زینا چییە ئەرێ بابەمان لە تو هێنە وەڵڵا چۆن زیناو کردو بە چ حەقە حتا شاعریش چوار نەبێ قبوڵ نییە بۆ نمونە فڵان فڵان کەواتەمە زینا نییە باوکە جا تەواو فکرە بۆگەنەکە لە مێشکی دەرگۆکرێت حاڵەتی یاسایی خۆی جا بۆیە زۆر جار پەروەردەی خێزانی ئێمە لە مناڵێ تووشی سەد عوقدەیان کردبووین من یەکی خۆم وەک خۆم بووم بەخوا دەیان جار من کێشەی دانم هەبوو وەرز و زۆر نییە دانمان تووشی کێشا بوو دەری بێن جا شتێکیان بباسکەین ئەوەی لێ خەوا دانێکی بکەوێت کەسێکی ئەمرێ تەمەن بەڕێزان هەشتێ لێی بترسی زوویەتە خەونە زای امتحاناتتان هەبێ بیر لە امتحانات کەرەوە لە پڕ یا ڕاستب بووی یا بیرت چۆپچی بۆ هۆڵی تاقیکردنەوە یا درەنگ چوو یا دەریانگر و هەر خەو بە شتانەوە بینیم فکری لای ئەوێ مێشک ئیشەکە شەوی ژەواکە بەو خوا شەوی وا هەبوو ئەمەنگە ترسا بووین خستیان دانێکی بکەوێ جاری وا هەبوو دان لە دەممانە نامە لە خەو ببینی ئەیتر یەک مانگە ترسام و قەلەق و یەک کەسمان نامێنێت چکە بڕۆمە بچوو زای مناڵ بووین یا بە شەولەبانیان ترسانین هە تۆقی بووین شەولەبانی دوای دەرچوو باگردیەنە ئەو چیمەند توێ لە سەربار کە ئێمەیان پێ تۆقان بوو ئەمانە بەڕێزان ئەمەمی پەروەردەی سەقەتە ئێمەم نەخۆشی و گرفتە دەرونیانەمی لەوە هاتەوە لێمان بۆ بە عوقدا گرێ دەرونیەکان طبعا مثلا بۆ نمونە خەمۆچیە نیشانەکانی چییە بەردەوام دڵتەنگە دائیمەن ڕەشبینە ئەوەی خەمۆچی هەبێت دائیمەن قسەی واکە ئەڵێم مردن لە ژیان خۆشترە من بۆچی بژیم خەوە درەنگ خەوی لێکەوێت خۆشترین خواردن خوا تامی لێ نابینێ هەتا دوای دوورەکەوێتەوە لە خەڵک دائیمەن بێزارە مناڵی خۆشی لە بەرچاو کەوتەوە مێردی نازانم چی ئەمانەوە چێتە کە زۆریش دووبارە بێتەوە ئەبێ بە ئیکتئاب یاخود کەئابە فیسامەوە باسمان کرد جۆرێکی ترمانی بەرزان پێڵێن نەخۆشە ژیریەکان ئەمە عاتفی بۆوانی باسمان کرد یانی تووشی عاتیفە و انفعالاتمانە بێ بەڵام هەیە تووشی عەقڵە بێ بریتین چی لە شیزۆفرینیا و بۆمان باسکردن لەگەڵ خەمۆکەی ژیری لەگەڵ پارانۆیە لەگەڵ مانیامانە پێڵێن نەخۆشی عەقڵی ئەوتمان بە چیان ناسێتەوە یەک ئەو ئەوهامیە بێ دوو هەلاوسیە بێ سێمیش لە کۆمەلگا ئەبچڕێت هەچەنگە عەرەب کردوێتی بە ئینفیسام یعنی دوو لەدبوون بوو بە دوو کەسێتی دەست خۆی شتەکە پرۆسە عەقڵیەکان تێگەچێت نەک ئینسانە بێ بە دوو کەس جۆرێک ترمان لە نەخۆشیەکان هەیە لە نەخۆشە دەرونیەکان ناوی نەخۆشیە ڕەوشتیەکانە ئەوەی عیلاقەی بە ڕەوشت و ڕەفتارەوە هەیە نەک عیلاقەی بە عاتفەوە بۆ نمونە لەو نەخۆشیانە لاساری مێن منداڵ ئەحداث دزیەکە پیاوە کوژێ تاوانەکە مدمینە لەسەر مخدرات سایکۆپاسی یعنی هەر لە مناڵێ و دەرەکەی بەڕەزان جای من پێش و چەپەڵە لە مەکتەب ڕاکە ناخوێنێ لە مناڵانی ترەیە شەڕەکە جنێوەیە قسەی ناشرینەکە ئینحرافاتی جنسیە بێت چیە تا دوایی ناحی جنسی خوو پێوەگرتن بە مادە هۆشبەرەکان قومارکردن نازان چێمان هەموو ێسنە ڕەفتاری کەسەکەەوە پیان دەڵێن نەخۆشیە ڕەوشتیەکان ئەوەی بۆ باسکردن جۆرەکەی تر نەخۆشی جەستەیی دەرونیە ئەوەی کە وتمان ئەم نەخۆشیانە سەبەبەکەی خەم و خەفەتە ڤایرۆز نییە میکرۆب نییە بەڵکو قەلەق و خەم و خەفەت و ترس و دڵە ڕاوچێ و هەزنەکردن بە ئاساییشە کە لە ناوە ئەیهێڵیتەوە کۆیەکەیتەوە وردە و دەلێیشە لە ئەندامەکانی لەشە دەخوا ئەجا کام کۆ ئەندامی لەشمان زەعیفێ بەڕێزان بەوێوە نیشە چۆن ئەڵێ بەڕە لە لای تەنکیەوە دڕێ واتە ئەگەر من کۆ ئەندامی هەرسکردنم زەعیف بێ تووشی قورحەی مەعیدا بم یا قورحەی دوانزەگرێ یا قۆڵۆن بەڵام یەکێکی تر کۆ ئەندامی هەناسەدانی زەعیف بێ خەم و خەفەتەکە تووشی ئەوێ بێ تووشی ڕەبۆیەکە یەکتر کۆ ئەندامی دەماری زەعیف بێ تووشی ژانەسەرە بێ سوداعیەکە یەکتر کۆ ئەندامی سووڕی خوێنی زەعیف بێ تووشی جەڵتەیەکە یەکتر کۆ ئەندامی ماسوولکەکانی زەعیف بێ تووشی ئازاری پشت و ماسوولکەکانە بێ لەبەرەوە جیاوازی هەیە لە نێوانە پیانەڵێن نەخۆشی سایکۆسۆماتی ئەوش لە ئەنجامی قەلەق و ترس و ئەمانەوە ڕەشبینی و ئەمانەی کە باسمان کرد چارەسەری نەخۆشیەکان چیە لە کۆتایی بەڕێزان هەندێک بە دەرمان و سەر لە کارەبایان چارەسەرە بێ بەڵام ئەمە کەمیان خاصن سەر لە کارەبایان زیانی لاوەکیشی هەیە کارەبایەکی کەمە لە کەسەکان ئەمە لە چێوە هاتووە ئەم سەر لە کارەبا بەڕێزان دکتۆرێکە بێ نەخۆشی دەرونیە بێ یەکێک لە نەخۆشەکانی نەخۆشی دەرونیە بێ بن بۆ لای چەند
دەرمانیاتە چەندێکە سوودی نییە سوتفە لەگەڵ نەخۆشیە دەرونیەکە پەرکەمی شێبێ لەو کاتە سەرعەکە لێ یا انفعالی کرۆ عەسەبیە و لەگەڵ ژنێ بە دکتۆرە یا بەڵام کە سەرعەکە لێ یا و ئاوای لێ و ئەکەوێ پاشەوەی کە سەرعەکە تەواو بێ بە هۆشخۆیەتەوە ئەبێ بە زەلامێکی تر انفعالەتەکەی نەماوە نازام چینە دکتۆرەکە بیرەکاتەوە ئێ باشە کەوای لێهات ئێ باشە ئێمە بۆ سەرع پەرکەمی دەستکرد دروست نەکەی بە کارەبا لێیان ئەوە لەوە فکرەکەی هاتووە ئەمە بۆ هەندێک حاڵەت باشە ئەژینا زۆر بەکارێنانی خراپە تەسیل لە مێشکێکا و لە دەمارەخانەکانەکە جۆرێکترمانێ چارەسەری دەرونی ئەوە ئەنواع چارەسەری دەرونیمان هەیە بەڕێزان مەسەی چێلەوان چارەسەرکردن بە یاریە ئەوە بۆ مناڵە بێت لە ڕێگەی ئەو یاریانە بۆ نمونە ڕقی لە دایک و باوکێ شتێکی بووچێگەیەنێ سەری بووکەکانێ پانیەکاتە و دەریێنێ و چاوی دەرێنێ ئەمە بەتاڵکردنەوە انفعالاتە فڕێیە چارەسەر بەوێنە بە ڕسم ئەوەی لە ناو دڵ و دەرونیاتی بەرامبەر دایک و باوکی شادوێتەوە ناتوانێت دەری بڕێبەدا یە لە ڕێ ڕسمێکەوە ڕسمێ دروستەکە شتەکە بە چاوی وای لێکە باوکێتی لە مێشی خۆیان ئەمەم ڕسمەوە هەموو تۆڵی خۆی لێکاتەوە بەس ناتوانێت بە واقعی بڵێ و ناشتوانێت دەری بڕێ زۆر جارێمە تەشخیص لە ڕێگەی ڕسمانەوەکەین بە ڕسمەکەی ئازانی مناڵە باری دەرونی چۆنە یا جاری وا عەسەبی و شەڕانی و عودوانیە قەڵەمەکە ئاوا لێیەکە وەرەقەکە ئەدڕێنێ نوچی قەڵەمەشکێ ئەمانە وەکو مناڵی یاسایی نین جا بۆیە چارەسەر بە هونە چارەسەر بە سایکۆدراما یەن دەورە بینێ تەمسیل چۆن تەمسیل هەیە بەڵێ دەورێکە بینێ مەسەن هیچێکە مشکلەی خیانەتی زەوجیە لەگەڵ باوشە دەوری باوشێکە بینێ دەوری تەلەبەیەکە بینێ دەوری مامۆسایەکە بینێ دەوری نازان نەخۆشێکە بینێ دەوری ئافرەتێکە بێت تەلاق درا ئەمە پێڵەن سایکۆدراما یعنی تەمسیلی نەفسی خۆی دراما تەمسیلە بەس سایکۆ ئەمە بۆ چارەسەرکردنی ئەوانەیە چارەسەری عەقڵانی هەڵچوونی ڕەفتاری ئەمە ئێستا من لەگەڵ زۆر کەسا لەوانە بەکارین بەڕێزان زۆر نەجاحەت هێناوە ئێستا زۆرترین شت دەمەیە لە دەرمانە چییە ئەویش بۆ چوونی غەڵەتە هەمانە طبعا هات چارەسەرەکە چییە عەقڵانی هەڵچوونی ڕەفتاری یەکەم عەقڵانی ئەڵێ کێشەی ئێمە زۆر بەمانەوە ئەفکاری نامەنتەقی لە مێشکمانە هەیە بە غەڵەت لە دیاردەکان گەیشتوین کەواتە شکسپیر قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەتوانی بە بیرکردنەوەی خۆت ژیانی خۆ بکەی بە دۆزەخ ئەشتوانی بیکەی بە بەهەشت کەواتە بەختەوەری ئینسان لە ناوەیە نەک لە دەرەوە من دوسێ حەڵقە پێشتە لە بەرنامەکەی خۆمان سایکۆ باسی ئەوم کرد ئەگەتانەوەی لە ئینتەرنێت بیخوێنەوە بە تەفسیل یەک سەعاتە باسی هەمووی تەفسیلمان کردووە من یەک نمونەی بەسیطتان بۆێنم بەڕێزە بۆ نمونە لە سەرا وەستاوی لە پڕ یەکێ سەرە بڕی لێەکە یا لە ڕیزا وەستاوی ترافیک لایتەکە سوورە چاوەڕێکی سەوز بێ بڕێ لە پڕ سیاری شکێنێتەوە لە بەردەم تو دەرەچێ هەندێک کەسە لێ وەڵا ئەو سیارەیە کەشکانیەوە سەرم سەبەب بوو کە من تووڕە و عەسەبی بووم نەخێر ئەم زانایاڵێ لێکدانەوەکەی ناو مێشکتە بۆ ئەو حەدەسە ئەوە تووشت دەکا من کە بەبەردەم مایە ئەڵەم چی ئەڵەم یامە ڕاویان ناوە دڵی گەڕێ با خۆی ڕزگار کابانی کوژن یا ئەمەیە لەوانەیە کەسێکی عملیاتە کرێوی خوێنی بۆ بەرێ هەسەیکە تەفسیری پۆزەتیفم بۆ کرد لە ناو مێشکمە یا ئەمە مڕاهقێکە دەلێی گەڕێ بۆ من ڕیشی خۆم خەمە دەزە و دەنگ و پەلامار و حای خۆم بەرم خۆ من دابەزمەوە کەواتە لێکدانەوەیەکی ئەرێنی پۆزەتیفم کرد بۆ ئەم ڕووداوە نە ئینفعالم کرد نە خەفەتم خوارد نە قەلەق بووم نە خۆم دڵتەنگ کرد نە ڕەفتارێکی خراپم کرد دوای کەوم کۆڵان بە کۆڵان بیگرم بۆ لەبەرەوەی لێکدانەوە کەم پۆزەتیو یەکێکی تر نە بە جۆرێکتر لێکیاتەوە ئەڵێ ئەمە چێم دەمڕوتە من بە پیاو نازانێ ئەمە ئەنتەرە ئەمە من وە ئەها تەفسیرێکی سلبی بۆکە کە تەفسیرە سلبیەکەی بۆ کرد ئینفعالەکە تووڕابێ عەسەبیە بێ ئەوە لا ئینفعالە ڕەفتارێکی خراپەکە یا ئیشکێنێتەوە سەری یا پێشی لێگرێ یا کۆڵان بە کۆڵان دوایەکەوە تایگیری و پەلامە ئەبێ هەر ئاخیری ئاشبیتەوە کامیان ڕاستە بەڕێزان ئەوە یەکەم لە کۆڵ خۆتی کەیتەوە چە ڕۆژانە کێشە هەیە ناکرێت تۆ لەسەر هەر شتێ بچی مشکلە دروستکەی ئەوە لە ڕشتەی مرواریە بوو نازم لە شوێنێکا خوێنمەوە باسی بەسەر هاتێکە ئەمە بێ حکمەتی لێوەگین بەڕێزان و شتانە کە خوێندنەوە یا باو باپیرانمان کردوانە بە حکمەتێ مەسەلێ پەندێ ئەمە هەمووی سادەی لێکی دەیان ساڵم شتانە بۆەوە لە دێڕێکە لە چەند وشەیەکە کۆیان کردوێتەوە ئەڵێ کابرایە لە مزگەوت دێتە دەرەوە نوێژی نیوەڕۆ بێ وڵا لەگەڵ ڕەفیقی چابێ سوتفە کابرایکی کە تەیزل لای وەستاوە یەک شەقی تێ هەڵەیە خۆیانیش کە سەیدەکام زلە چی لێ بکە ئەمە هیچ قسەی نەگرۆ شەقێکی تێڵاوە جا حساب لە بۆ واو کرد و نازانم چی هەزار شەقی تێڵەیە ئەها عەقڵ بەکارێنە اینجا ڕەفیقەکەی فێڵم و دیفاع لە خۆ ناکەی بووە وەڵام من بوومە ئێستا کاچیلەی مەشکا وام لێ کرد
ئەڵێ دانیشە واز بێنە قسەم نەکردو شەقێکی تێڵام ئەقڵ بەکار بێنە ئێستا قسە بکەم بەس هەزار شەقم تێڵا ئێستا بەس تۆ زانیوتەوە سا هەموو گەڕک و شار و مەزە حیا و شەرەف بەچە هەر زەرەری شەکەم دەرێ بڵێن دیناری ئەو کاتابێ دینارێ دەرێنێ کە هەزاری ئێستایی یا بە کابرا بۆی لە کۆڵی بێتەوە ڕەفیقێکی هەڵێ تۆ لە جاتی تۆڵەی خۆ بکەیتەوە ئەمە بکەی هەزاردا تی لێی گەڕێ بەو دینارە بە کوشتیم لێی گەڕێ ئەم عەقڵەی هەبەیەکی خۆی بۆ پیا بێ من بۆ خۆم توشکەم کابرای بێ عەقڵیش کە بیری لێکاتەوە ئەڵێ من ئەم پسکۆلەیە شەقێکم تێڵە هەزاری یامێ یا دیناری چێو کاتە بەخوا نوێژی ئێوارێ ئەگەڕێم کامەی کە تەوزل و چوارشانەیە تێ هەڵم ئەکی 25,000 مادە تۆ سەیریکە عەقڵەکە وەڵا بۆ نوێژی ئێوارەیەتەوە بەردەم زۆیتر ئەو عەقڵەکەی تۆ ئینسانەکەی چێکی بەشەری وامان هێن وەڵا ئەگەڕێت چێ چوارشانە و گەورەیە لە ناو هەمیانە یەک شەقی تێڵە بۆ لیوایەکی عەسکەری متەقاعد دەرناچێت دەمانچەکەی دەرێن تاق تاقی کوژە وتی ها بەکوشتم ئاها یەکی خۆی بەپیا بوو کەوا هەندێک شتێ بەڕێزان ڕیش دەبێ نابێت تۆ دوای شتانەکەوی بۆیە زۆر شتێ دوای مەکەوە هەندێک شتێ زەمن حەلیەکە ئەسڵەن ئینسان تا لێبوردە بێ بەڕێزان ئەوەندە دەروون دروستە ئەوەندە لە بەڵا بە دوورە بێت ناکەم شتێ تۆ بێیتە سەرجا قەیچە ئەوە تاغور فەیلسوفێکی دی زۆر گەورەیە پێڵێن ئەڵێ تۆ جەنابی تاغور ئەم هەموو زوڵمە و ستەمە و لێکراوە بۆ تۆڵی خۆ ناکەیت و دەسەڵاتە هەیە ئێستا وتی باشە ئێوە بە منەڵێن دانا ئایا دانایی لەوەیە ئەگەر سەگی قەپاڵێکی تێبگرێ گازێ بچی گازی لێ بگریتەوە ئێبێ وابێ تیبابە جان لێی گەڕێ تۆ نابێت دابەزیتە ئاستیە و ئەبێ ئەو بەرزکەی تۆ بێتە ئاستی خۆت ژیان ئەوە پڕ لەو مەشاکلانە جا هیوا هەیە خۆی بە دوای مشکلە ئاگەڕێ وڵام من بەبیرم ێ مڕاهیق بووین و ئاوا تازە کەوتبووینە چۆن نەڵێ چوار دەوری ڕاست و چەپی خۆمانە زانی لە گەڕە چێ بووین دووسێ برادەری تیا بوو شەقاوە بوو چی لەگەڵاکەی کەیگوو وەرن ئەبووا بچین نەچوونا لێمەیە تۆڕی لەگەڵ چیەکەی کاکە و کاتە ها بەبیرتانی لە حەفتاکانە شەڕە گەڕەکە بۆ قۆچەقانی چەم گەڕێک لەگەڵ ئەو گەڕەکە شەڕە بەرد و شەڕە قۆچەقانی چوزان اینجا هەندێک کەسی خۆی کردو بە شەقاوە خۆی کێشە گرفتەکان سی کردم عەقڵێتەیە کوڕێکی گەنج فەقیرە بەوەیە هەڵبانگە کرد وەرە بۆ مۆڕاکەی مۆڕی چیەکە داماوە هەر بۆی شەڕی پێ فرۆشە ئالەوەی کە شەقی لە کابرا هەڵا یا بۆیەی بۆ سەیری کچی گەڕێکی ئەماکەی کاکە خۆ من حرەسی خەڵک نیم چیلاقە بۆیە وەحاسی شەڕێکی بۆ دروست دەکرێ بۆ تۆ بەشداری بکە بەشداری نەکدا لێیە شەڕ ئەگوو بۆ لەسەر من ناکەیت تۆ کوڕی گەڕێکنی بەشداریش دەگەرە لیان دەخوات بۆ بە شەڕە گەڕێک جامە بەسم ئەمە کۆمەڵگا ئەمە بیرکردنەوەیە ئەمە ڕفتارەکە ئەمە لێکدانەوەی ئێرێ من ئەگەرم برادەرە نیوتا بۆ مۆڕاکی کاکە خەڵکەوە بەوەیە هاتووە چێکرد من ئەگەر کێشەی لەگەڵ خینێکەیە کە سوکاری خۆی هەیە من بۆڕی لەم خەڵکە من چوزانم هاتۆ تەعداکە من چوزام جا بڕێزان ئەمەیە ئەم چارەسەری عەقڵانی هەڵچوونی ڕفتاریە لە 100 تا 90 کێشەکان ئێمە عیلاقی بەم بیرکردنەوەیە ئەگەر ئەو کابرایی کەوتم تووشی ئەم دەردەبوو بوو ئەگەر فکری ئەم بۆگەنە نەچێتە ناو مێشکیەوە ئەم فکرەی نەبێت لە لانی عەقلیەوە بڵێ من دەستم بەردەستی دایکم و خوشکەکەم کە حاملە بێ بۆ چیم بەزمە دروستە بوو ئەگەر ئەو ئافرەتەی ترسێ جار جار هەوڵی خۆکشتنی ئەم فکرە بۆگەنە نەچۆ ناو مێشکیەوە دەستی بەردەستی شوبراکەی کە مانایوە زینای کردو بۆ ئەوە بوو سەری کە بەڕێزان ئێمە زۆربەی شتەکانمان ئەوەیە بۆچوونی غەڵەتە لێرەیە بۆیە دائیمەن ئەبێ ئێمە ئەم بۆچوونانە هەر ئەوە شەوای کردو زۆر جار ئەڵێگە چۆلەکە بجری وێنە میوانمانە نازام نام کە هەویر پەڕێ ئەمەیە نازام تاکێ پێڵاوکەوێتە سەر تاکێ پێڵاو سەفەرەکەی کۆمەڵە بەری دەستم خورێت دەوڵەمەنگەوی نازام چۆلەکە ڕێکنەوە پیاوگەدا ئەمە هەموو ئەفکاری خوڕافی نامەتکە جا هەندێک کەس ئیشەکە لەسەرەوەش وەڵام برادرم و مامۆستای جامیعە بوو کۆبوونەوەمانە بۆ چی هەبوو نەهات وتم بۆ نادی وتی وەڵا فڵان کەس خێزانەکەم نانیە کرد هەویری پەڕی بە چۆ میوانمان وتم هاوتی نەوەڵا ئێختەوە کەی ڕاستە وەڵا ژن نان بکە هەر هەویرە پەڕێ بەس وەختێ بێ بە عیلمی هەر هەویر پەڕی میوان بێ هەر هەویر پەڕی میوان بگۆشتی وایە چۆلەکە تۆ ماڵی هەیە داریش لە ماڵتانە هەیە ئەکی چۆلەکە بۆ خۆی بەردەوام جریوێنێ ئەگەر جارێ میوانها خۆی لاقی بەوە نییە وەختێکە بێ بە شتێکی عیلمی هەر جریوانی میوە بێ هەر جریوانی میوان بێت ئەوە ڕاستە بەوان نییە باوکە جا زۆر کەس ئەمە ئەفکارە خۆرافیانە مناڵی داماو هیوا هەیە تەفرەی وراثی لە دایک کە بێت دانێکی هاتووە ڕێک لە هەندێک منطقە هەیە ئەم ئەفکارە خۆرافیە نامەنطقی لە مێشکی هاتی ڕێک جاجمێ بەتانی ئەگرن و مناڵی داما و عمری ڕۆژێکەی بنە سەر و هەڵیێنە خوارەوە وەڵامە سەرخۆرە دەرەچێ ئەگەر ئاوای لێ نەکەین ئەمەنە یا وەڵام مناڵت ترساوە شتێکوە یەن قورقوشمان نازام چییە شقارتەیەکە من بە مناڵی وان لێ کردوین چێکەی شقاتەیەکی لێ ترسی فڵان دەرەکەم چێکەی جاری وابوو قورقوشمیان نەتوانە و نازانام چی ڕسمی شتێک هەر دەرەچێ ئۆتۆماتیکیان
ئەیان گۆڵە هاو ڕسمی فڵان کەسە شەڕی لەگەڵ ئاگەری بە چاوکەوە ئەمانە ئەفکارە نامەنتەقیان بەڕێزان جا زۆربەی کێشەی ئێمە نەخۆشی و گرفتە دەرونیەکان عیلاقی بە ئەفکارە نامەنتەقیانەوە هەیە بەڕێزان من لێرە کۆتایی بە بابەتەکەیەنم اینجا ئەگەر خۆشتان پرسیارێ شتێکتان هەیە من لە خزمەتانم Thank you.